تا دێت سەرما تینی زیاتر بۆ هاوڵاتیان دێنێت و دۆخی کارەباش بەرەو خراپتر دەچێت و دابەشکردنی نەوتی سپیش هاوشێوەی ساڵانی ڕابردوو هیچ سۆراغێکی نییە. ئەوەش ناڕەزایەتی هاوڵاتیانی زیاتر کردووە بە جۆرێک ئومێدیان بە حکوومەت نەماوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە کەلەکە بووانە. ئەو سێ سەعاتێت کارە بێ تێن ئێکسەر هاوڵاتی هەمی ئامێرت خوێ بکارتینیت. وەزیری کارەبای هەرێمیش بۆ ڕوونکردنەوەدان لەسەر خراپبوونی دۆخی کارەبا ئامادەی دانیشتنی پەرلەمانی کوردستان بوو. ئاشکرای کرد لە ئێستادا نزیکەی 3500 مێگاوات کارەبا بەرهەم دێنن کە ئەمەش ناتوانێت تەواوی پێداویستەکانی هاوڵاتیان بۆ کارەبا پڕ بکاتەوە. بۆیە پێویستیان بە بەرهەمهێنانی 1000 مێگاواتی دیکە هەیە کە بۆ بەرهەمهێنانی ئەو بڕە کارەبایەش 147 ملیۆن دۆلاریان پێویستە. ژێرخانە بەرهەمهێنانە کارە بێ مەچووکێشە تێدانینە تنێ بابەتێ سوتەمەنیە سوتەمەنیژی ئەف غازال بەردەستێمە نوکە تێرا 13 وحدایەت کرد وحدایەکیژی ئەمر دوهۆکە بگاز وێلێ دەنەشولی لەو ما بابەتێ بەرهەمهێنانێ دوو تشتاوەیگرێدایە یان سوتەمەنی یان بودجا پێدوی بۆ کەڕینا سوتەمەنیە وەزع دارایی هەرێمێژی هون هەمیت زانن خۆ کێشێتەوێ هەرێمێ هەمی کارە بتنێ نینە یعنی هەکە تنێ اهتمام بکەرتێکی هاتەدانان دی سەر حساباتی شتێکی دیترێ دی تەسیرە البودجێ کرد دی تەسیرە الڕەواتبا کرد. بۆ بەرهەمهێنانی کارەبا وەزارەتی کارەبا بە پلەی یەکان پشت بە گازی سروشتی دەبەستێت بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان وەکو پێویست سوتەمەنی بۆ وێزگەکانی کارەبا دابین ناکات بۆ ئەوەی ئاستی بەرهەمهێنانی کارەبایان بەرز بێتەوە. بەڕێوەبەری گشتی وەزارەتی سامانە سروشتیەکانیش دەڵێت لە ئێستادا لە تواناماندانیە تەواوی داخوازیەکانی وەزارەتی کارەبا بۆ دابینکردنی سوتەمەنی دابین بکەین. بەنسبەت دابینکردنی گازەوە زۆر ڕوونەسەکە حکوومەتی بەغدا بودجێ هەرێم نانێرێت و ئێمە شەو بەرهەمەی هەمانە هەمووی تەزیرەکرێت لە پێناو داهاتی کوردستان و پڕکردنەوەی ئەو بودجەیەکە حکوومەتی بەغداد نێت. بەشێک لە پەرلەمانتاران نەبوونی ئیرادەیەکی بەهێزی حکوومەت و باڵادەستی ئەو بەرپرسانەی کە خاوەن مۆلیدە ئەهلیەکانی گەڕەکەکانن بە هۆکاری سەرشی دەزانن بۆ چارەسەر نەبوونی کێشەی کارەبا. کێشەی کارەبا کێشەیەکی هەمیشەیی دووبارە بووە کە چەند ساڵە دووبارە ئەبێتەوە و حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانی وەک پێویست چارەسەرێکی ڕیشەیی بۆ کەمی کارەبا و گرفتی کارەبا بدۆزێتەوە. کەم پێم وایە ئەم گرفتی کارەبا دابەش بۆ بە چەند سێکتەرێکە لەوانەیە یەکەمیان گرفتی نایەکسانی و نەعەدالەتی لە دابەشکردنی دیاریکردنی نرخی پێوەری کارەبا لەیان وەزارەتی کارەباوە بۆ ئەو شوێنانەی وەکو شوێنە بازرگانیەکان و شوێنە پیشەسازیەکان و هەروەها دامودەستگاکانی حکوومەت و هەمان ئەو بارەگا و vێلایانەی کە کەسین شەخسین. پێم وایە بەشێکی پەیوەندی بۆ خەڵکێکی زۆر مستەفیدە بن لە هەبوونی مۆلیدە ئەهلیەکان بە بازرگان و بزنسمانی گەورە و دوجار مەسوول لە پشت ئەمەوەیە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم پەیوەندی بەوە هەیە دەبێت خەڵک بەردەوام لەم وڵاتەیە بەدەم کێشەیەکەوە گیرۆ دەبێت بۆەوەی خیاڵی چاکسازی و گۆڕینی سیستەم و دیموکراسیت و ئازادی نەبێت لەم وڵاتەیە ئەبێت بەدەم ئەم کێشانەوە ئەم نەخۆشیانەوە بناڵێنن. بەپێی وتەی وەزیری کارەبا بێت بەشێک لە کارەبای بەرهەمهاتووی هەرێم دەدرێت بە کەرکووک و مووسڵ. ئەوە لە کاتێکدا لە ئێستادا دۆخی کارەبا لە شارەکانی هەرێم زۆر خراپە لە ماوەی 24 کاتژمێردا بە پچڕی و کەمتر لە 8 سەعات کارەبا دەدرێت بە هاوڵاتیان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.